سڵاتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەورێکی تری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵکدارە تەوری ئەمڕۆی بەرنامەکەتان تایبەتە بە دەرچوانی ئامادەی پیشەکانی هەرێمی کوردستان و وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگەکاندا ئەمە لە کاتێکدا کە بەپێی نووسراوێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستی نارتی کەوتووە لە ئێستادا بڕیار درراوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بێگومان کە ئەو خوێندکارانەی دەرچووی ئامادەیی پیشەیی نابێت لە زانکۆی ئەهلی وەربگیرن. ئەمە تا ئێستا ئەم بڕیارە دوێنێ بوو دیارە بە گەشت بە NRT بەڵام تا ئێستا ناڕزایی هەندێک خوێندکاری لێکەوتۆتەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەمە لە کاتێکدا کە ئەو خوێندکارانەی کە دەرچووی ئامادەیی پیشەین داوا دەکەن کە وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگەکاندا بەم شێوەی نەبێ و هەندێک داواکاریان کردووە و دوێنێ دیارە ژمارەیەک لە خوێندکارانی خوێنگە پیشەیەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی یاداشتێکەوە کە ئاڕاستی نووسینگەی پەرلەمانی کوردستانیان کردووە لە سلێمانی داوایان کردووە کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت کە گرنگترینیان وەرگرتنیانە لە زانکۆ و پەیمانگە حکومی هەولێرەکان. بەڵام ئەمە وەک ئاماژەمان پێدا لە کاتێکدا کە جیاواز لەو یاداشنامەیە نووسراوێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستی نارتی کەوتووەتەی داهاتووە کە نابێت بڕوانامەی ئەکادیمی بدرێت بە خوێندکارانی دەرچووی خوێندەرگا پیشەیەکان و ناژبێت لە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکاندا وەربگیرێن. ئەمە دیارە بەپێی نووسراوێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڕێزان پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای کەمال نووری بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانی بۆ ئەوەی زانیاری زیاترمان دەستکەوێت لەسەر ئەم بڕیارەی وەزارەتی پەروەردە. سڵاو لێبێ مامۆستا کەمال. زۆر سپاس مامۆستا. زیاتر زانیاری زیاتر لەبارەی ئەم داواکاری وەخت ئەم بڕیارەوە ئەمە چۆن دەرکراوە و بۆ هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەڕێز بۆ تۆ بۆ ئەو جۆگرانی بەڕێزیش و هەروە ئەو خوێندکارانەی کە دوێنێ ئێمە هاوڕێتیمان کردن بۆ پەرلەمانی کوردستان نووسینگەی سلێمانی یاداشتێکیان پێ بوو و هەروەها ئێمەش هاوسۆزی ئەو یاداشتی ئەوان بووین. کێشەکەی ئێمە لە دوو جەمسەرە یعنی یەکیانەوەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەی خوێندکاری پیشەیی بەرەو بەڕاستی کێشە ئەچێت بەرەو قەیرانە چێت کە گوێبیستێکی وانە کە بە تەواوەتی تێبگالێ یاخود هەوڵ بۆ چارەسەرکردنی بەسەریا و شتەش بە وەزارەتی پەروەردە ناکرێت. وها لە وەزارەتی پەروەردەشەوە بەداخەوە ئەوانیش هەندێک کەس کە لەوێت بەرپرسن ئەوانی تریش کێشەکانی ئەوانیان بە تەواوەتی وەرنەگرتووە بەڵکو لە سەر و خوانەوە کە فەرمانێکیان پێکرێت جێبەجێکن کە ئەمەش لە زیانی خوێندکارانی پێشەییە. پێشتر ئێمە نووسراوێکمان پێگەی کە من خود باوەڕم پێ نەبوو بەڵام لەبەرەوەی فەرمانبەرێکم لە پەروەردە جێبەجێم کردووە ئەوی ناردووم بۆ خوێندکارەکان ئەوەیە کە نابێت بڕوانامە بۆ خوێندکارانە بکرێت کە لە پەیمانگا و زانکۆ ئەهلیەکانە وەرەگیرێ بە پێچوانەی ئەوە ئەوایە هەوڵیان بدایە وەزارەتی پەروەردە ڕێگای خۆشکردای ئەم خوێندکارانە کە ژمارەیەکی زۆر ساڵانە دەرەچێت دامەزراندنیان بە دەگمەنە ئاران نییە کە خوان پێ بەخێو بکەن لە زانکۆ و پەیمانگاکاندا دانە ئەگەر لیان وەرگیرێت ئەمانە وەکو سوپایەک ماونەتەوە پاقەیەکی زۆر گەورە و گرنگ بەڵام بێکار. مامۆستا کەمال ئەمە خۆی داواکاری بووە لە ئێوە یان بڕیارێکە و جێبەجێ دەکرێت؟ یەکمان بڕیارێکی سەر وەزارەتی پەروەردەی هیچ پەیوەندێکی بە پەروەردەی سلێمانیەوە نییە بەڵام ئێمە ناردوومانەوە خۆشبەختانە دوێنێ هەر لە کۆبوونەوەکەی پەرلەمانە ئەویان پێڕاگەیاندین کە هەوڵیان ناو ئەو بڕیارە پوسەڵکەنەوە. مامۆستا سەبارەت بەو خوێندکارانی کە دەرچووی ئامادەی پیشەیەن و لە ئێستادا لە زانکۆی ئەهلین چارەنووسی ئەوان چی بەسەر دێت؟ ئەوانەی کە وەرگیراون بڵێن ئەوانەی کە وەرگیراون بێگومان بەردەوام بن لە خوێندنی خوان هیچ کەسێنێ ڕێگایان لێ بگرێەوە. من دوێنێ وەکو پێم وتی کە هەوڵیان داوە پەرلەمانی کوردستان بۆ پوسەڵکردنەوەی ئەو بڕیارە کە ئێمە پێویستە لەمەوە دوان ڕێز لە بڕوانامەی ئەوان هەڵکانە بگرین کە ئەچنە زانکۆ پەیمانگاکانەوە هاوکاریان بکەین بۆ دروستکردنیشە. پێت وایە مامۆستا ئەم داواکاریەکەی ئەمان وەکو یاداشتێک نووسیویانە ئایا جێبەجێ دەکرێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە بەتایبەتی کە بەرپرسی لقی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش باس لەوە دەکات کە گرنگی بە خوێندکارانی پیشەیی نادرێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە. پێت وایە داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت بەتایبەتی ئەوان کێشەشیان هەیە لەگەڵ زانکۆی حکومیشە نەکرد زانکۆی ئەهلی وەرگرتنیان بێگومان وەرگرتنیانەوە هەر زۆر دەگمەنە لە زانکۆ پەیمانگا حکومیەکانە بۆ ئەهلیەکانیشەوە قەیرانی تێکەوت. لەبەرەوە ئەمە پێویستە ئێمە وەکو دوێنێت پێشنیارێکی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەساسەوە کە ئامادە باشیان زانی خۆسانسیی
پیشەی لە شاری سلێمانی و ئەوەی کە بکرێ لە پەروەردەی سلێمانیا لە وەزارەتی پەروەردە بکات ئێمە کاراسانی بکەینەوە ڕێگە چارەسەرێک بدۆزینەوە بۆ کێشەی ئەو خۆتکارە پیشەیانە. هەروەها وەزارەتی ئەو دوێنێ پەرلەمانی کوردستان یاخود ئەو نوێنەرانی پەرلەمان کەدانیش لەگەڵ بێگومانەوەش دەسەڵات نییە وانی ژەرە بچنەوە پەرلەمان ئەوە لای ئەو بەڕێزانەی ترباز بکەنەوە دەنگی ئەو کەسانە بگەێنە حکوومەت یاریێمی کوردستان تاکو چووکە خۆی لە خۆی ئەو قەیرانە ئەوەی کە ئەبێ بە جدی ئاوەڕی لەبێرێتەوە چووکەدا کرێت ئەمانە ساڵانە بە سەدان خوێندکار ئاوا دەرەچێت و چارەسەری کێشەکانیان بۆ ناکرێت ساڵانە. بەڵێ مامۆستا دوور لە پۆستەکەی جەنابەت کە ئێستا پۆستێکی حکوومیتەوە باس لەوە کە تۆ تەنها ئیمزات کرد وەکو فەرمانبەرێکی ئەم وەزارەتە، بەڵام وەکو پسپۆرێکی پەروەردەی پێت وایە ئەم بڕیارە تا چەند وەک پەرلەمانتارێک دەڵێت ئەمە هەڵەیە، پێت وایە تا چەند ئەمە هەڵەیە و ئایا چی بکرێت بۆ ئەوەی داواکاری ئەم خوێندکارانە جێبەجێ بکرێت کە ژمارەیان زۆرە لە هەرێمی کوردستاندا؟ منیش هەر بە هەڵەیە زانم بێگومان و باوەڕیشم پێی نییە چونکە بە پێچەوانەوە ئەبێ ئێمە لەوە بکەینەوە بەرەز من هەر ئاماژە بە شتێکێم ئێمە پار لە ئەنجومەنی وەزیران لەوێ لەگەڵ بەڕێز دکتۆر بارهەم دانیشتین و چەند وەزیرێکی بەڕێز لێ دانیشتە بۆ پێشنیاریەوە بکرد کە پێویستە لە وەرگرتنی خوێندکاری ئامادەیی ئەبێت فیلتەرێک هەبێ وەکو سیستەمی خوێندن ئەبێت لە ساڵ 6 کەمتری نەبێ خوێندکارێکە چێتە ئامادەیی ئەبێ ئەو خوێندگا پیشانە زیاتر بکرێت و پەروەردەی پیشەی لە بنەڕەتیەکان و دەست پێ بکات و ڕێگەی تر هەبێ بۆی کەم خوێندنگانە بکرێت بە پەیمانگا 5 ساڵ بمێنێتەوە بڕوانامەکان گەورەتر بێ و بەرزتر بێ پەیمانگا بێت و هەروەها ئەم 5 ساڵە ئەوان زیاتر شتی باشتر وەرەگرن فێرە بن ئەمانە هەمووی چارەسەری باشترە و ئەو کارەژەواکە کە هەموو خوێندکار بە لێشا ڕووناکەنە ئامادەی پاشان لە ئامادەیشە زۆربیان ئەمێنەوە اینجا خۆپشاندانەکەنەوەی کە زانکۆوەریان ناگرێت ساڵانە زانکۆی کوردستان هەمووی ناتوانێت هەم خوێندکارە وەرگێ ئیمساڵ لەوانەیە 120,000 کەس خوێندکار تەقدیمیەکە بۆ زانکۆکان ئایا ئەم 120,000 هەمووی وەرەگیرێ نەخوێت ئەبان لەبەرەوە ئێمە ئەو ڕێگە چارەسەراوەیە کە بێ پێویستە ڕێگای تر بدۆزرێتەوە بۆ وەرگرتنی خوێندکاران ڕێژەکانە زیاد بکرێت و هەروە کۆمپانیا و سەرمایەدارەکان لە کەرتەکانی تایبەتە ئەم خوێندکارانە کە دەرەچن هاوکاریان کوردان بەزیانن اینجا مراکزی تأهیلی هەیە بۆ ئەو خوێندکارانە کە زیاتر ئەو کارانەی کە لەناو بازاڕا کرد ئەمان زیاتر بایەخیان پێ بدرێت و داهاوینە سلێمانی هاوین ئەوانە دەرز لەسەر شتوانانە خوێن. بەڵێ مامۆستا زۆر سپاس دەکەن، سپاس بۆ مامۆستا کەمال نووری بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانی، زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئەشیار لە بەردەڕەش. سڵاو لێ بێفەرموو. السلام علیکم. علیکم السلام کاک ئەشیار، ئەگەر دوورکەویتە لە تەلەڤیزیۆنەکە یاخۆ دەنگەکەی کەسکەی وا لە ئامێری تەلەفۆنەکەەوە گوێمان لێ بگری. باشە بخۆشی بەرنامە جوانەکەتان هەیەکەم. زۆر سپاس دەکەم، بەڵێ فەرموو. کاکە لەسەر تەوری بەرنامەکەی ئەوڕۆکە لەسەر خوێندکاران قسە دەکەم. بەڵێ کاکە وەڵی مخابنە کابرایەک وەکو برازایەک من ئێستا ئەوە 18 ساڵە دەخوێنێت 12 ساڵێت حتى دەربازی 4 ساڵ دەشتە کولیا و دێتەوە ئیستا حالیم برازایەک من لەوانە لە عەمالیە و 12 ساڵە کاتیە حتى ئێستا لە عەمالیە تخوا چ خودایە کردن دەکات ئەو 12 ساڵ بخێت و ئێستا عەمالی بکات و پاش ئەوەش هیوادارم لە وەزارەتی پەروەردە بەچی کاتەوانە حەڵکەن ئەوە باوەی کە بۆ خۆم لەگەڵی چوومە قەزای ئاکە 150,000 بووی بەڕێتەوە ئەو 150,000 تا ئێستا ناگەنێ مانچی بێدێ 4 مان ناگەنێ. بەڵێ ئەز هیوادارم لە وەزارەتی پەروەردە بەشی خوێندکاران چارەسەر بکات هیوادارم سەرتوتون لە بەرنامەکە ئاشکەشکەوتون ئینشاءالله و کاکشوان دەستەکان مازەکەم دەکەم. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ کاک ئەشیار لە بەردەڕەش. بەڵێ کاک ڕێباز لە هەولێر فەرموو. کاک ڕێباز. کاک ڕێباز لە هەولێر گوێ لێمانە کاک ڕێباز. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. بەڵێ باخان لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. باخان لە سلێمانی. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. بەڵێ بەڕێزان ئەو وێنانی کە بینیتان ئەوە دوێنێ ژمارەیەک لە
خوێنکارانی ئامادەی پشیەکانی سلێمانی سەردانی نووسینگەی پەرلەمانی کوردستانیان کردبوو لە سلێمانی و هەندێک داواکاریان هەبوو یاداشتێکیان نووسی بوو دیارایەکێک لەوانە کە ئەم بڕیاری ئێستا بوو کە ئەوەیە نابێت بەڕوانامەی ئەکادمی بدرێت بە خوێنکارانی دەرچووی خوێنگە پشیەکان و ناژبێت لە زانکۆپی ماگەهەلیەکاندا وەربگیرێن بەڵام دیارە بە پێی ڕوونکردنەوەی مامۆستا کەمال نووری کە بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانی ئەو خوێنکارانی کە پێشتر وەرگیراون ئەوان بەردەوام دەبن لە خوێندن لە زانکۆهەلیەکاندا. بەڵێ ڕەوا لە ڕانیە سڵاو لێ بێفەرموو. زۆر سپاس کاکڕەوە. بێزەحمەت پرسیارەکەم پەیوەندی بە بەرنامەکەش دۆنیا. بەڵێ فەرموو. بەڵام ئەوڕۆ گوێم لە بڕیارێک بوو کە پۆلی دوانزەکان داخڵ کراوە. بەڵێ. ئەو شتەوە نازانم. کاکڕەوە تا ئێستا زانیاریکی وامە لەبەردەستان ئەگەر شتێک بوو ئێمە بێگومان ڕای دەگەینین. بەڵێ. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت لیزاخان لە سلێمانی. فەرموو لیزاخان. زۆر سپاس دەکەم. بەڵێ. دەتوان ئەسەر مەسەر ئەو خەکەمەتە کە خۆشانیکە هەیە لە خوێندنگەکانەوە خوێندکارەکان بە یەخود هەر خوێندکارەکاندا هەتا کۆسێگات پرۆژەکان بۆکە خۆ ئەم هیچە گەرماڵیان بەسەر بکرێت هێنی جێگەیان بەسەر بکرێت جێگان شخصەکان بەکەوە خوێنن شوێنەکان حەسوکە هەم عادەتەکان ئەچین بەحسەکانە زۆرە ونەکن آخر قابل على بالك هذا السبب شيء بالجزء آخر يستخدم من ما تنمية عن الفن عن ففي ناس عملت وقتي وهو كل السواقع أكثر توصيل نوعي بس الجنة يستخدم السفر. بەڵێ زۆر سپاس بۆ لیزاخان لە سلێمانی. بەڵێ شۆخانمان لەگەڵ دایە سڵاو لێ بێفەرموو. زۆر سپاس دەکەم شۆخان فەرموو. بەڵێ. زۆر سپاس دەکەم. توانی ئامادەی بەڕاستی زۆر باش لە هەموو شتێک حتا لە داهێنانەوە لەو بڕیارە تازەی کە وەزارەتی پەروەردەی کردووە بەداخەوە کارانە ئایندەیان یا زۆڕێژیان یا ماڵەوە نەفس شۆخان خان بەباشی گوێمان لە جەنابەت نییە ئەگەر شوێنەکەت گۆڕی باشترە. بەڵێ. کاسوانجان بەنسبەت ئەو خوێندکارانەوەنێ. بەڵێ. بەڵێ گوێمانێت. ئەو خوێندکارانە چه ئایندەیەکیان هەیە ئەو خوێندکارانە بۆچی ئەخوێنن؟ من ئەو خوێندکارە لە وەزارەتی پەروەردەدەم ئایا تعییناتیان چووە؟ ئێستا من خۆم یەکێکەوە هاوسەرەکەی خۆم تعیینی ئەو دەرسی ئەو بەشەیە ئامادەی پیشەسازی زانستیشە. بەڵێ. بەڵام تا ئێستا ئەوە چەند ساڵێکە دەرسی ئەو ئەو ئامادەیی و نەتەعیین نەکرێ و لە هیچ زانکۆیەک نە مستەقبەلی هەیە و لە ماڵ دانیشتووە و هیچ شتێکی نییە چاوەڕێی هیچ شتێکیش ناکات. بەڕاستی چاوەڕێی ئەوە کاتەنها ئەم دەرچوانە بێ لەسەر چاودەداڵی مافی خۆیان هەتا پێی بێزەی دەرچوانی ئامادەی پیشەسازیە کە بۆ هەڵێک نەوەی باش دەستی کار بێنن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆر بێداخانەی ئەم بەشاکرێت. بەڵێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد. زۆر سپاس کاک محەممەد. بەنسبەت دەرچووی ئامادەی پیشەیەکان لە شەسازی و بازرگانی و پشتکاڵی بەڵێ لە وڵاتە تەشکیلەکاندا بایەخیش گەلێک گەوری تێدرێت ئەمە دەرچووی ئەم ئامادەیانە بە کاتری وەسەتی ناو ئەبرێن بەداخەوە لە وڵاتی ئێمە لەبەرەوەی کارگەیەکمان نییە شوێنێکمان نییە کە ئەمانە دامەزێن لێ هەزارەها لەم کارانە هەردینی کە کاروباری خۆیانەکەن لە کەرتی تایبەتان گرفتەکە لەوەیە نییە کە لە زانکۆی مەنگا وەرناگیرن گرفتەکە لەوەدایە کە بایەخ نادرێ بە خوێندنی ئەمانە بەداهای ساڵە خۆیان ماوەنەتەوە ئەمانە ئەگەر گرنگی و بایەخیان پێ بدرێ ئەمانە ڕۆڵی خۆیان لە کۆمەڵگەیە بەڕاستی لە کارگەکانە لە شوێنانی کە پشتوەری خۆیان بەکاربێن. سپاسی جەنابەت. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ مەستی لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. زۆر سپاس دەکەم. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم مەستی خان گوێمان لێتە فەرموو.
بزحمة أما سبارت بوقف بكم كا أو درتواني في شيء كان ورناكي كان بله براستي أو كشيء بخنكاري أم سرقما من خنكاري تجاري سليماني بين صالة طوام كردوها هر لمالو دانيشتو بله نلهي شوني وتجيراهم نلهي شوني كشتاعينا كرين دبري شهادة مانية شهادة كمان نزمة لهي شوني ورناكي اگر اوان يعني او شكسان لهي شوني ورناكي بعد خان وراسي لا كشيء كان نمني نصنع أنا تجارة نمني أي بوت لما بخوينا كلاي شوني ورناكي نلبي مانجا كان نلزانكو كان بله راسي او داخلي باشترا برأي من دايخن او نسبتي خن تلقانا داخل او هرنمينت كخن كاري صال بخير لا تجارية لا صناعة كمستقبلي هر لمالو دي نميني باشترا من تنها او رقم هي يان ورجيلين يان نمينت زور سباس انا كم زور سباس بو زور سباسي برنامجش انا كم سباس لسر توريكي زور جوان كتاعكم زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت مەستی خان بەڵێ زانا لە هەولێر فەرموو کاک زانا زۆر سپاس دەکەم کاک زانا فەرموو زۆر سپاس دەکەم سپاس دەکەم کاکە شوان هێواڵێن تەورەکەمان لەسەر ئەو ڕۆژانێ ئافسیانەکان یعنی ئەو سێ ڕۆژە زیاتر لەسەر وتارێک دەڕوە لە هەموو کوردستان بەتایبەتی وتاری هەڵمەت گۆران کە لە ڕووباری سپە نووسڵەتی من پێوان خۆش بەو دوسێ ڕۆژ یعنی ڕۆژەکان تەنها کردبە بۆ بابەتە بەڵێ تەنها تێبینێت هەبوو کاک زانا وەڵارە تێبینەوە هەبوو یعنی ئەوی شتێک یعنی خوا بۆ پێغەمبەر داوە ئەجا خوا پێغەمبەر گەورەتەوە لە ئینسانێ ئێوان دە یادی سەر عوسمانەکەن ئێمەش دەگە یادی ئەو داینا بەس خۆ یادی پێغەمبەر و خودای گەورەتر لە یادی شەیدی سەر عوسمان بەڵێ سپاس دەکەم خوا پێغەمبەر یاسەکان نۆت پێنج خەڵکی کوردستان مسلمانە ئەو داواکاریەمانە باشەوە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ یاد لە سلێمانی ئەم کاتە باش کاکشمان زۆر سپاس دەکەم کاک یاد ممنونم کاکشمان یادەسە ئەو تەوەری ئەم ڕۆژ زۆر دەستخۆشی لێگەم بەتەواوی بەڕاستی تەوەریی زۆر جوانەوە بژاردووە زۆر سپاس دەکەم بڵێ فەرموو کاکشمان یا من بەڕێی من ئەگە بەقسەی منەکەن یان ئەوە تا برگای ئامادەی پیشەیەکان دابکەن یاخۆتا هەڵێ بۆ خوێنکارەکان بدەنەوە لە پێێنە ئێمە قەرارێکمان بۆ لە پیشەیەکانەوە کە گویا ئێمە لە مەحەدەکان وەرناگیرین وەقارێکی لە وەزارەتی خوێندنی باڵا دەچووکە لەم مەحەد نامێنێ ئەدی هەموو مەحەدەکان بکەن بە کولیە بەڵێ ئەمە کێسێکی زۆری وەمە دروستکەمە خەکارانی بەشی کۆمپیوتەری بەشی سازی کۆمپیوتەری لە بەکرێتەوە هەتا ئێستا ئاگین ماگوم نەگۆتەوە لە مەحەدەکان وەرە گیرەی لە زانکۆی ئەهلی وەرە گیرەی ئەگە بەقسەی من بکرێ ئەوە من پێم باشە درگای خوێندەکانەکان دابکرێ بەڕاستی جوابی ئامادەی پیشەیی لە ژێر کردەوەیە بەڵێ زۆر سپاس کاکشوانە گیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ سروشت لە ڕانیە فەرموو سروشت خان زۆر سپاس دەکەم سروشت خان فەرموو زۆر سپاس دەکەم بەڕاستی یعنی دەرەوەی کە بەرنامەکەتان دەکەم بەرنامەکە یەک لێتی جوانترا زۆر سپاس دەکەم من لەسەر خۆم کێس یعنی گلێم لە حکومەتەکە بکە لەسەر خۆم بوو بەڵام ئەو ڕۆژ گلیم هەر لە حکومەتەکەیە کە خوشەکەم بۆ خۆی ئامادەی پیشەیە ڕانێتەوە کردو بەشی تیجارە وەک ئەو شوای گوت ئەویش پێنج ساڵە تەواوی کردو و نایەتە تاقین نەبوو باش بوو یان باوەیە هەروە بۆ ئەو دێڵت بایان دای بخەن یەکجاری یان ئەوەیە کە تاقیناتیان بۆ بکەنەوە باشە بۆ نایکەنەوە تاقیناتیان ئەی خۆ ئێمە تەواومان کردو ئێمە شەهادەی سەشمان تەواو کردووە چوار ساڵی زانکۆ مەحەد تەواوی دەکەی ئەی بۆ تاقینات هیوادارە حکومەت ئاوڕێکمان لێبداتەوە دووبارە سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن زۆر سپاس کاک هێمن فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم سپاس دەکەم کاک هێمن بەڕاستیەوە دڵسۆزترن لە حکومەتەکە بۆ ئەم قوتابیانە چونکە ئەم قوتابیانە تا ئێستا کەس لێ نەکردوونەتەوانێ من کوڕ و کچێکم بە خەریکی سەراحە و تجارن ئەوە 2 ساڵ لە ماڵ دانیشتم ویستمە لە زانکۆ ئەهلیەکان بە پارەشم ماوە پارەم خەوانووە لە زانکۆی جیان کە وەریانگرن ئەڵێ نەخێت دەرەجەکەی کەمە ئێمە ناتوانین بەرین کە من پارە بەم بۆ ناتوان بەرین بۆ ئاسانکاری بۆ ئەو تەلەبانە ناکەم کە وەکو پارەشان بۆ دێ ئەمامانەیە مناڵەکان مستەقبەلە نەفەوتیە پارەشیان بۆین بەڵام حکومەتەکەی ئێمە بە پارەش ئەڵێن نە کەواتە کاک هێمن ئەم بڕیارەی ئێستای وەزارەتی پەروەردە چۆنە بینی کە نابێت خوێندکاری دەرچووی ئامادەی پیشەیی لە زانکۆی ئەهلی وەربگیرێ آخر ئەوەی ئەوگەڕاز ناکەن ئایا ئەوان
بۆچی وەرنەگیرێ ئەگەر ئایا بەدیلێکیانەیە مناڵەکانی کا خەنم شوێنیکەوە تەلەبەکانە خەنە شوێنێکی باشوانە بەڵێ گرنگ ئەوەی ئەوان گشتێک بۆ ئەو تەلەبانەکەن ئەگەر ڕاستەکەن گرنگ ئەوەیە یارمەتی تەلەبەبن خەڵک فەقیرۆژارە مناڵەکانی هەتاکو پەروەردەیەکە ئەینێرێ بۆ مەکتەب یعنی مەکتەبێکی زۆری دیاکە لە ئاخیرات پێوەن بڕۆرۆ لە ماڵەوە پشتێ خەجەتە تووبخەوە ئایا ئەوە ڕاستە؟ ئەگەر مناڵی خۆیان لێ قبوڵیەکەن ئەمە بۆ مناڵەکانی خۆیان قبوڵەکەن بیر لە فەقیرۆژارە بکەن و کاکە خەڵک داماوە خەڵک قوربەسەرە هەتا مناڵەکەی بەخێوەکە خەڵکانێکەیە پارەی مەسەدی بێنێ بیا بە تەلەبەکە تەلەبەکە بەپێ هاتوچۆکە هەتا سەنەعەت تاوەکان تجارەت تاوەکە لە ئاخیا پێوەن بای بای یعنی ئەوە ڕاستە؟ بەڵێ سپاس بۆ کاگەمەن بیر لەو مناڵی فەقیرۆژارە بکەنەوە زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ کاگەمەن لە سلێمانی بەڵێ ئاکۆ لە سلێمانی فەرموو کاگاکۆ ئەم کاتۆ باش کاکشوان زۆر سپاس کاگاکۆ وڵی ئەمویست هەنێک قسە بکەم لەسەر تەوەری ئەمڕۆتان بەڵێ فەرموو بەڕاستی دەتوانی ئامادەی پیشەیەکان زۆر 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 یعنی مافیان خوراوە بەڵێ یعنی ئەبینین تەنەها تەلەبە ساڵانە دەرەچێ لەو پیشەیە لەو خوێندنگا پیشەیانە هیچ کەسیان نەتاین نەکرێ یعنی نە لە جامیعە وەرەگیرێنەوە نە لە مەحەد وەرەگیرێنەوە ساڵانە ڕێژەیەکی زۆر زۆر کەم و دەگمەنیان وەرەگیرێنەوە لە جامیعە و لە مەحەد ئەویش هەر زۆر زۆر بەکەمی یعنی زیاد لە حەد کەمتر تەلەبەکانی تر ئەبێ هەمووی دانیشە لە ماڵەوە یعنی نە لە دایرە وەرەگیرێن نە لەم فۆرمەی کە خوێندکارانی پێدامەزێن نە شمولیانەکات یعنی بەڕاستی زۆر 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 مافیان خوراوە دەتوانی ئامادەیە پیشەیەکان ئەنجا بەڕاستی کە ئەم کە هیچ حسابێک بۆ دەتوانی ئامادەیە پیشەیەکان ناکرێت لەبەرچی ئەو هەموو ئامادەیە پیشەیە کراوەتەوە لە سلێمانی چواردانی تایە بڵێن لە کەلاتیەتی لە هەولێر لە نازانشێ لە هەموو شوێنێگەیە حتا یعنی یان دابخرێت یان ئەوانیش بەڕاستی لە هەر هیچ نەبێ با لە زانکۆیان پەیمانگا ئەهلیەکان بخوێننەوە بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاگاکۆ لە سلێمانی بەڵێ فریاد لە کەلار سلام علیکم علیکم السلام کاک فریاد فەرموو کاکشوان دەستخۆشی لێکم بۆ بەرنامەکە زۆر سپاس دەکەم هیوادارم بەرنامەکان هەڵسەنگاندنی بۆ کری هەروە یعنی نەخێتە پێش دەست جەماوەر و ڕای جەماوەری وەربگیرێت لەبەرەوە جەماوەر هەر ئەوێ کوڕەکەی مەکتەب زوزوو پێی تەواوکا و کولی پێ ببڕێ و بیلەوە ناکات و بزان ئایا مناڵەکانی ئاستیان باشە ئاستیان بەرزە توانە یعنی حەقوایشە حکوومەت کاتێک تەلەبەکان تعینەکە تواناسازیان بۆ بکە ئەمە سێ ئامادەیەکە ئامادەی پیشەیەکان تەواوەکە هیچی پێ نییە ئەوان لەبەر بێتوانایی چوونەدە ئامادەیە پیشەیەکان ئەگەر بچێتە کولێ ئەبێ چی وەسەرابێ ئەم کولێ ئیسە ئێمە شەشی ئامادەیمانەیە بە هەردوو بەشەکەیوە ئامادەی و زانستی وێژەیی ئەوانە بە هەزار لە قەلق کاتێ دەرەچن لە کۆلێجەکان هیچیان پێ نییە ئەگەر بەراوردیان بکەن نێمانی ناو خەڵک ئاسی زۆر دابزیە لەبەر شەشی ئامادەیە لغات نازانێت کاتی ئەچێ بۆ کۆلێجەکان ئەخوێنێ هیوادارێنەوە ئەم شتانە زۆر قورسەکەوێت لەسەر حکوومەت کاتێ داواکرێت لە وەزارەتی پەروەردە و لە بەڕێوەبەرایەتی پەروەردە و لە تعلیم عالی و ئەمانە کاتێ تێنە ناو بواری سیستەمی خوێندنەوە بەخوا سیستەم ئیسە خۆی هەڵۆشاوەتۆ لەبەریە ئەگەر بێت و ئەمانەش درێژەی پێ بدرێ و بەژاریان بکرێ و زانکۆیەکانی شوای هاتە بۆتە پارەت هەیە شادەکە دەدەنێت ئەمە ئێوە بەرنامەکەتان جوانە بەس هیوادارین هەر ڤیدیۆکەی پێشان خەڵک بدەن ئەوانە ئەچن توانایان نییە دوایی کورسی ئەگرن لە تەلەبەرگیرەکەکان و ئەوانیش دوا ڕۆژی ئێمە گرتو بەراوردی بکەیتە ساڵەکانە ئاچنە دابنجێ مامەتە شوان تۆ لە ڕێ ڕاگەیانەکە تۆ هەڵسەنگاندن بۆ خەڵکە و کەوا پەیوەندی پێوەکات بدا ئاسیان چۆنە هەر هەموویدا داوای تەعیناتەکە کاتێ تەعینمان بۆ ناکەن دەبێژە بە ئامادەیە پیشەیەکان هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە تواناسازیەکان یا تاقیب بکرێتەوە کۆمپانیای ئەهلیان بۆ بکرێتەوە بەشداری شەریکات بکەن ینی لە بوارەکان خوانە تەعین بکەن وڵات بچێ زانکۆی ئەهلی تەواوکە چی هاتی بەڵێ سپاس بۆ کاک فریاد لە کەلار نەخشین لە سلێمانی نەخشین لە سلێمانی ئەلو بەڵێ نەخشین خان فەرموو پێشکی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس دەکەم لە شانساڵێ بۆ زۆر سپاس تەوەرانی ئەوروژێنن سپاس دەکەم نەخشین خان قوتابیانی پیشەیەوە سەرەتای ساڵ کە
استادیەکان تەقدیمی خوێنەکانیەکەن لە ناوەندیەوە ڕێکلامێکی زۆرێک لێ بۆ پیشەیەکان و کەلەبەی بۆ ڕاکێشەیەکە گوایە مستەقبەلی وایە و ئینتاجی وایە و نازانستی لە دواییشە کە تەواویەکەن دامەزرانن یان وەرگرتنیان لە خوێنەکان ئەوە زەحمەتە و ئەبێت نەخشین خان کێ ڕێکلامیان بۆکە؟ وەڵاهی بەشی پیشەیەکان بەنسبەت ئیدارە و تەربیە و هەموو لایەنەکان هەموو شوێنەکان کە سەر بەو بەشانە دوای ێتە سەر حسابی تەواوکردنیان ئەوە بەشەکان ئەوە ئینتاجەکەیان و ئەو نەتیجەکەیان وەرناگیرێن لای شوێنێ و دەست بەتاڵ داندێن ئەو کاکەمان لەڵێ بچن لە شوێنێ کارکەن داگەر کارکەن بۆ بخوێنن بەنسبەت خۆشمانەوە من خۆم مامۆستای پیشەییم چەند ساڵەوە لە 1970 مامۆستای پیشەییم دەرماڵەی پیشەیی لە هەموو شارەکانی کوردستانە وەرێکی لێ سلێمانی نەبێت لە مانگی یەکەوە ڕاگیرا و دەستی بەسەرا گیراوە نازانیت بۆ هەتا هەندێک لە مامۆستایانی پیشەیی ڕێپێوانیان کردوچونە بەر تەربیەت جوابی نەبوو لە مانگی یەکەوە وا مانگی پێنجەمە ئەو دەرماڵەیەمان لێ بڕاوە نازانیت بۆ و لە هەولێر سەرفە بێت لەم لالا سەرفە بێت ناو شاری سلێمانی ڕاگیراوە یعنی بە هەموو شێوەیە پیشەیەکان وردە ئەیانەوێ ناویان بکرێتەوە و بکوژێتەوە. بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ نەخشین خان لە سلێمانی زۆر سپاس دەکەین بەڵێ سومەیە لە سی سادق فەرموو سومەیە خان. زۆر سپاس دەکەم سومەیە خان فەرموو. زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو. زۆر سپاس بۆ ئەو جوانەتان کردە بەڕاستی شتێکی زۆر سومەیە خان ئەگەر لە ئامێری تەلەفۆنەکەەوە گوێمان لێ بگری باشترە. بەڵێ بەڵێ دەستخۆش باشانەکەم وەڵاهی ئێمە شەرق و قوتابیانی ئامادەی کە پۆلی شەشی ئێمەی تاوەڕێ بۆ ئەو بیشتەیانە بخوێنین بەڵام لەسەر هێشتا بزیوا بوون ئێمە ئەگەر وەر نەگیرن لە ئایا زانم ئەمە حکومەت ئیشی زۆر تەقەت دەکات. بەڵێ نەزان ئێمە لێرە بزیوا بووین کە بۆ ئێمەش پۆلی جوابی ئامادەی بوو کە داڕوو دەکرێن پێشانەکانمان و ئیسامڕۆ بۆ ئێمە بخوێنین بەڵام هێشتا بزیوا بووین وا داری ئێمەش بتوان تەوەریەک بۆ پۆلی شەشەمان دابێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید. ئەو کاتتان بە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین کاک حەمید خۆشحاڵین فەرموو. وەڵاهی من ئەگەر بەکرێەوە بەسمە بە عام باسیەوە چێشەیە بکەم دیارە بەڕای من ساحیمان لە وەزارەتی تەخفیفدا تەخفیف متابعە يعني أو لا رغبة بيصير هرمي كردستان بدراسي أو مقتضية كدر بس لسه يعني أحتاج هو بكرة شون ده بمزرعة لشو ده إذا مزرعة يخلين تعودك أو دعاتي كنو ورد الجريء يعني بيه هم كهوار معنا بون منا من باسي خمنا كم بلان أو بسيدو سابسية كمن عمدي في شيء تعو كردو بقلم بدفتر نعرف ندع مزرعة دين استنا زين سوابك انت 2008 اوكي يعني تعذب هم عندهم عقيدة باربار الهرمي كردستان لكن خصوص بكين من مدرسة الموانية اللي كان بسياسي قالن والله خصي كردستان دعوة زيادة كان نازان سيكر كوا برلماني عراقي كوا وزارة التخطيط كوا وقاريك يا بدعات ويودا يجب استعمالي سرزوين معاملي خلق التخرج بكاحلات مديب هم عراقي كان نكر كرد يعني أبينا بزاني سوني السالفة كين بوستي أو ديري بألا أو دانكنولا دكان يعني سوالياتوا كيف كوتوانا يعني تسوانا خلق لنا دكان دي مشاركان يعني هم تسكا ولا ويشلا يعني تسوانا وعلى سنة لكن شوف سيبو شنقي أحمد شوف سيبو شنقي محمود شوف زت منفوكا شو منفوكا شو تو منفوكا كرغوتاني بخوابا باراكي خاصة خرمان بركت من خصوصي تلمنا وإمادارم بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێر بڵێ ڕەهێڵ لە سلێمانی فەرموو کاک زۆر سپاس کاک ڕەهێڵ دەستخۆشی ئەم بەرنامەیەت لێکم بەڕاستی ئەم بەرنامەیە خۆی بۆ خۆی کۆمەڵێشتی باسی هێنا ئارا و کۆمەڵی باسی وروژان من خۆم دەرچووی ئامادەی پیشەییم و بەڕاستی ڕاستە قسەکردن لەسەر ئامادەی پیشەی هەتا قسە بکەی ئێشتا کەمە بەڵام بەداخەوە ئاڵێم
قسەش بکەیت دەسەڵاتداری حکوومەت وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا گوێشان لەمە بێت لە گاتی ئەم قسانەیە گوێی خۆیان کەڕەکەن و گوێی خۆیان نەخرن بەداخەوە ئەواڵێم چونکە بەڕاستی ئامادەیە پیشەیەکان هەتاکو ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە ئەوەی دەرچووی ئامادەی پیشەی بێ ئیتر بۆی نیە لە هیچ دام و دڵگایەکی حکوومەتا وەربگیرێت ئیتر بۆی نیە لە هیچ زانکۆی ئەهلی بێ زانکۆی حکومی بێ ئەخود پەیمانگە ئەهلی و حکومی بێ وەربگیرێت بەڕاستی ئەمە خۆی بە خۆی ئێهانەکردنی خوێندکارانی ئامادەی پیشەیەکانە بەڕێز من حەزەکەم ئەوە بڵێم ئێمە خوێندکارانی ئامادەی پیشەیەکان لە ساڵی 2007 ماگرتنێکی سەرتاسەری لە سلێمانی و دەوروبەری سلێمانیمان ئەنجامدا ماوەی 10 ڕۆژی خایان لەبەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی مامۆستا کەمال نووری ئێستا گوێم لە قسەکانی بۆ قسەکانی زۆر تاڵ و زۆر باش و بەڵام گرنگە ئەو قسانە هەتا سەر بێت و ئەویش پشتگیریمان بکات و وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵاش وتی چوین بۆ پەرلەمان کۆمەڵی باسییان کرد و کۆمەڵی وحدیانەوە من خۆم لەو ماگرتنی 2007 بووم تەنانەت خۆم چوومە هەولێر بۆ پەرلەمانی هەولێر لەگەڵ چەندان پەرلەمانێکی بەڕێزا دانیشتین کە سەر بە لیژنەی پەروەردەیین لە پەرلەمان کۆمەڵی وحدیان پێیان کۆمەڵی قسەیان کرد وتیان بەس ئێوە بچنەوە سلێمانی ماگرتنەکەتان پشتێنن لە قانونی هەموو دنیاوایە کە تۆ یادداشتی خۆت گەیان لە پەرلەمان ئەبێ ماگرتن پشتێنی ئێمە وعدتان پێین لە مانگی 12 هەموو شتێکتان بۆ بکەین بەڵام بەداخەوە ئاواڵێم حەد قسە بوو هەتاکو ئێستا شەرە قسەیەوە نەهاتۆتە دی ئێمە لەسەر قسەی وەزیری پەروەردەی پێشوو کە مامۆستا دکتۆر دڵشاد بوو لە بەرنامەیەکا بوو بەڕاستی لەوە ماگرتنەکەمان دەست پێ کرد وتی ئەوەی کە ئامادەی پیشەی تەواو کرد و کوڕەکان هەوڵبن لە شوێنەگەیشتکەن و کچەکانیش لە ماڵەوە بۆ خۆیان هەوڵبن شوو بکەن باشترە یاخۆ چاوەڕێی کەرەمی خوا بکەن بەڕاستی وەزیری پەروەردە بێت بەڵە سپاس بۆ کاکڕهێڵ لە سلێمانی کاکڕێباز لە هەولێر فەرموو کاکڕێباز ئەم کاتە دوش زۆر سپاس دەکەین دەستخۆش کردەکەم بەرامبەر ئەو تەواوەتوانە بەڕاستی بەنسبەت قوتابیانی دەرچووی پیشەیی بەڕاستی زۆر مەوزوورن ئەگەر پیشەییەکان یعنی مەرحەلەی سێیان تەواو کرد بچنە شوێندەر لە چێ دەوام بکەن نمونەیە ئێستا پیشەیەکان بچن مەقسەد ئەگەر زۆراحەیە ئەگەر سماحەیە ئەگەر تیزارە لە بوارەکەی خۆی لە مەحەد یان لە کولێ تەواو کاتن بەڕێوی چوو خزمەتوی باش یان کەسێکی کە لە ئامادەیی دەچن یعنی نازانم بۆ حکوومەت تەمشێ ئەموارد تەمشێ پیشەکانێک ئەگەر پیشەکانیان پێ باشە لۆ قەپاتی ناکەن بەدا دەمەزن نەوەردەگیرێن بەڵێ زۆر سپاس دەکەن سپاس بۆ کاکڕێباز لە هەولێر و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان هەولێر لە هەولێر سڵاوی بێفەرموو سڵاوەکەتەوە باشتن کەشوانی بەڕێز سپاس دەکەم هەولێر خان سپاس دەکەم دەستخۆشە بەرنامەجوانە لێ دەکەم زۆر خۆشحاڵم بەڕاستی کە دەبین لەسەر جوانەکەی NRT ئەم بەرنامە جوانەکرا من بە شانازی و زانەکەی NRT هەمیشە خوێنخوارانی هەم تینجێژەکەمەوە بەتایبەت لاوان کە ئەمیش وەک کەسێکەوە پێشنیان پێشەوەرێکی ئالۆشیەوەدا بڕژێنن زۆر سپاسان دەکەم منیش ئەگەڕە پێکا شوان وەک قوتابیەکی پشەی ئێواران زۆر بەداخم کە ئەم بڕیارە دەرچۆ دیارە منیش یەک لەو کەسانم ئەم بڕیاری ئێمە دەگرێتەوە من بڕیارم داوایدی ئەم ساڵم دێ لە خوێندن پیشەی ئێواران ئەگەر بێ و نەتوانین دوو ساڵێک کە بەسەرکەوتوی تەواو بکەین دڵنیام دیارە کارێکی باش ناتوانێت ئێمەش وەک ئەوانەی کە زۆر توێژیان کرد تەواویان کردەوە لە ماڵەوە دانیشتون ئەو بڕیارە لەوانەیە ئێمەش نەگرێتەوە بۆ هیوایم ئەوانێک هەڵسان بۆ کارە بەچاو بەم بڕیاری خۆیاندا بەخشێنەوە هیوادارم خەونێک بێ وا دوودیانی و بە خەونەکەی خۆشیاندا بچنەوە بۆ ئێمە بتوانین زەرە لە ئێمە نەدرێتن سێ بەڕاستی بەدەیان و قورئان بیانوێ نەم ڕێگایە خوێندن خۆیان سەڵ لە دوازاردا ئاواتەکانیان بەدی بێنن بەڵام یەک شتی تریشتێ لێرە تاستوان ئەگەر گێمەوە بگریت دەڵێن ئەگەر بێ ئۆفیسیاڵ تەواو کردن یانێ سێ ساڵەی ئێمە شەهادەمان وەک دیپلۆم بەرز دەبێتەوە ئایا تاکەن ئەمە ڕاستیە بەڵام ئەمە پێشتر وتراوە من وەکو زانیاریکی خۆشم هەولێر خان باس لەوە کراوە کە کەسێک دەرچووی پیشەیی بێ وەکو دیپلۆمە بەڵام هیوادارم لایەنێکی پەیوەندیدار وەڵامی پرسیارەکە بداتەوە بۆی زیاتر زانیاری دەستکەوێت بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ بەڵێ فەرموو ئەگەر بکرێت لە بەرنامەی ڕاشکاریان بەرنامەکان ئێوە بتوانین ئێمە زیاتر بتوانین گفتوگۆ بکەین بەرنامەکان ئێوە هەم جێگەی سەرنجم پێم وایە بتوانین حەق خۆمان لە بەرنامەکەی ئێوەدا زیاتر بسەرین بۆیەکەش من
داوای باشترین بە ئێوە دەکەم بتوانن سەردانی ئەو پیشەیانتان بە تایبەت ئێوارەکان کەوانەی کە بەیانیان زۆربیان دەتوان دەربچێوەیە بەڵام ئەوانە کە ئێواران زۆر بە تەمەن گەورەکانن کە ئێمەدا دەخوێنین مادامە چینە دەرێک نەچین هەمایە زۆربمان بڕیارماندا ئەم ڕێزی بوون ئەو قوتابخانەکەی خۆمان لە باسی دڵخۆشیمان بێنە کە بخوێنین زیاتر هەوڵ بدەین کە چەند کەسانە لە خۆناغی گەڕاونەتەوە پاشە ساڵانی پێشی سەر دەیان گوت لە کوردستان ڕێژەی خوێندنەوە زۆر زۆرە بەڵێ سپاس دەکەین بەڵێ سپاس بۆ هەولێرخان سکاڵا لە سلێمانی زۆر سپاس دەکەم سکاڵا خان فەرموو من خۆم خوێندکاری تیجارەم بەڵێ یعنی بڵین ئەو منهەجەی لە تیجارەیە هەیە بڕاب کە ئەگەر کەسێک لە تیجارەوە بڕاب بڵین بۆ معهد بۆ زانکۆ زۆر زۆر باشە زۆر یعنی ئێمە ئێستا بڵین هەمووی مەدین و داین هەمووی قەیدە هەمووی باسی بانکەکە باسی زۆر شتەکە کە بڵین تەلەبێتی ئامادەی لاتی هەر نەیزانێت کاتی ئەڵێ ئەچنە جامعە مەدین و داین هەر نازانن چیە بەس ئێمە ینی بڵێن وەکو تەلەبەیە کە بڵین لە تیجارەوە ئەگەر بچیتە ئەوێ زۆر زۆر باشە لەبەرەوە برایەک تەلەفۆنی کردوتی ئەوان هیچ شتێکیان پێ نیە هیچ شتێکیان پێ نە چۆن هیچ شتێک پێ نیە باشە سکاڵا خان نەخشین خان لە سلێمانی باس لەوە دەکات کە دەڵێت بەشی پیشەیەکان وە خۆیڵە کۆمەڵی ڕکلام بۆ خوێندکاران دەکەن کە ئەمان داهاتوویان وا دەبێت و کارەکانی وا دەبێت بەڵام وانە تێبینیت لەسەر ڕای نەخشین خان لە سلێمانی وەک ڕکلامکردن بڕوا ناکەم کەس ڕکلامی بۆ بکات کەس خۆی قەنەعەتی خۆی یاسنی لاسە قەنەعەتی بەو شوێنە بێ بەو بوارە بێکەوەی بکەیانی لە توانای خۆی ئەوە ڕاببینێ کە بیکات بەڵێ نازانم وەکو ڕکلامکردن من ڕکلامی هیچ کەسێکم گوێ لێ نەبووە نازانم وەکو قەنەعەتی خۆم چوومەتە ئەو شوێنە بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت دایکی ماریا لە سلێمانی فەرموو دایکی ماریا ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر دەستخۆشی بەرنامەکە و لێکم بۆ زۆر سپاس دەکەم داسناوە زۆر سپاس دەکەم جارێکمێ بۆ دەرچوانی ئامادەیی پیشەیی بەڵێ لە زمانی سەدامە با ئێمە بەنی هەر مەجبور بینەوە بۆ سەر ڕێژنمانەکانی سەدام و یاسا و ڕێساکانی ئەو کە دایەنە پێش ئەوەی تەخەرج کات ناوی تەعینیە هاتەوانێ ناوی تەعینیە هاتەوە ئایا ئێستا کە وەزارەتی تربیە و کە حکوومەت ئەم هەموو نەوت و دار و بەردوشتەی هەیە بۆچی تەلەبەکان ئەنێرێتەوە بۆ ماڵەوانێ بەس هەرەوە نەمەوە هیچی تر بەڵێ زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ مەڵبەند لە ڕانیە سڵاو لێ بەفەرموو زۆر سپاس کاک مەڵبەند خۆشی بەرنامەکان کەم و تەوەری بەرنامەکان زۆر سپاس دەکەم دیارە من خۆم خوێندکاریش ئامادەی پیشەیی و چاوی کات بخۆم لە ناو خوێندنەکەدا ئێستا حالێن دەخوێنم دیارە هەڵبژاردننی ئەو تەوەرەیە بە تایبەت کە باڵێ وەژیانە لە زانکۆکانەکەن ئەو شتێکی زۆر زۆر بەسیطە لە ناو کێشەکانی خوێندنی پیشەیی لە کوردستاندا دەبوایە تەوەرەکەتان بەگشتی بوایە لەسەر خوێندنی پیشەیی بوایە ئەو باشتر بوو بە باوەچەی من خۆی کاک مەڵبەند زیاتر لەسەر خوێندنی پیشەییەوە بەگشتی وایە بەڵام ئەم بڕیاری ئێستا زۆرێک لە خوێندکاران ناڕزاییان دەربڕێ بەرامبەر بە بڕیارەکە تەنانەت ئەو کەسانی کە لە نێو فەرمانگەکاندان یاخود لە نێو بەڕێوەبرێتەکانی پەروەردەدان تۆ ئەم بڕیارە چۆن ئەبێنی کە خوێندکاری پیشەیی نابێت لە زانکۆی ئەهلی وەربگیرێ کە ئەمە هەندێک دەڵێن ئەمە تاکە ڕێگایەک بووە خوێندنی ئەمان پێشتر خۆی بەبست کێشەی خوێندنی پیشەیی لەوەدانە کە خوێندکار دەرچوو لە زانکۆیان پەیمانگایەک بخوێنێ کێشەی خوێندکار ئەوەیە تۆ پێشکەشەکەی سەرتا لە بدایەتی خوێندنیەوە هەتا کوچە ساڵەکە تەواو دەکات خوێندکار نابێتە خاوەنی ڕۆشنبیری خاوەنی زیبەکێک لە توانایەک لە لەو بوارەی کە تیا دەخوێنێت لە کارەبا بێت لە چاکنی کۆمپیوتەر بێت لا بەشێک من بۆ خۆم لە بەش چاکنی کۆمپیوتەرم من دەزانم مەناهیجەکانی ئەوەی کە وەزارەتی پەروەردە دایناوە هەر تاپا هەڵێکێدا یەک کۆڵ هەڵێکێدا لە لاپەڕیەکەوتە لاپەڕیاشی هەڵێکێدا من بەپرسە لە بەرامە قسەی باخۆیان وەزارەت لیژنەتێک بێنێت بۆ بەراورچوون لەو بابەتە ئەوە کێشەیە کە خوێندکار چی فێر دەکرێت خوێندکار ئەو مشکلەی کە لە زانکۆ مەگە دەخوێنێت کاک مەڵبەند ئەو هەڵانە چین پێت وایە پێت وایە هەڵەکان چین ئەگەر ڕوونی کێتەوە ئەو هەڵانە چین کرد من بەنمونەکە دەڵێم لاپەڕی یەکەمدا لە لاپەڕی یەکەمدا نمونە بۆ زیادکردنی بابەتی کتێوەکەیان ئەم کتێبەکە لە مەرحەلە دوو دانراوە هاتوون 5 بابەتی مەرحەلەسیان وەکو ناونیشان لە مەرحەلەیەک داناوە ئەمە ئەم بابەتە هەن لە مەرحەلەیەکدا دەخوێت لە مەرحەلە دوودا دەخوێنێت بابەتی مەرحەلەسیان هێناوە ئەوەیەک
دوو لە ڕێی هینەوە با بڵێن بمونە باسی ماوە دەکات یعنی بەسیترین شت دەڵێ ئەگەر ماوسێک خراپ بوو لە ڕێژەوەی چاکردنەوەکەی وای داینەوە دەڵێ بیگۆڕە یعنی بیگۆڕە ئەوە کی قسێتەوە ناو مەنهەجێکارای بنێ یان لە مەنهەجی مەرحەلە سێ هاتوون سریاڵمانبەری یاخود پرۆداکتی ویندۆزیان داناوەتیدا یعنی ئەمە زۆرێک لە با بڵێن شکاندنی یاسانە دۆڵەکانی شت ئەگەر بێتە سەریاسە ئەو دایدن ئەوەی خەرگا فێری دزیکردن دەکات ئەمە زۆرێک لە خەرگا فێری دزیکردن دەکات لە بەهەمان شێوە زۆرێک لە دەستاوەشەکان داینەوە دەستاوەشەکانیشان هەوەسا بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ کاک مەڵبەند لە ڕانیە بەڵێ نزار لە هەڵەبجە فەرموو کاک نزار بەڵێ کاک نزار گوێمان لێتە وەڵاهی سەرنجی من وەک مامۆسایەکی پیشەیی سەرنجی من لەسەر خوێندنی پیشەیی بەڕاستی ئەو خوێندکارانی کە دەرەچن لە خوێندنگە پیشەیەکان زۆر مەغدورن زۆر مەغدورن بەوەی کە بەڕاستی هەم وەزارەتی پەروەردە کەم تەرخە من هەم وەزارەتی پلاندانان نازانم وەزیری پلاندانان ئیشی چییە یعنی ئەو خوێندکارانە بەڕاستی تۆ لێ ڕێگەیان لێگری نایاڵی بچنە پەیمانگا و کۆلێژەکان بخەن لە هەمان کاتە ئێمە باڵێن داریمان نییە لەوەی کە لە پەیمانەکان نخوێنن لە کۆلێژەکان نخوێنن تۆ بێ فرسەتی کاریان بۆ دروست بکەیت فرسەتی کار لە بازارڕ لە هەلی کاریان بۆ بدۆزیتەوە اینجا بڕیارێکی دەو شێوە بێت ئێمە خوێندکارمان هەبووە ساڵانی ڕابردوو بڵێن ئەم ساڵی پێشوو خوێندکارمە هەبووە 68.9 هەبووە نەیتوانی لە پەیمانگا بخوێنێ یعنی تۆ بە بڕیارێکەڵێ لە 70 کەمتر نابێت نمرەکان لە 70 کەمتر بێت 69 پوینت ئەوەنا یعنی پوینت بە پوینت مافی بەژایەتی خوێندی نەبووە لە پەیمانگەکانە جا لەبەرەوە وەزارەتی بەڕاستی وەزارەتی پلاندان من یەک تکام هەیە لە جەنابتان لە کەناڵی NRT هەوڵ بدەن لە بەرنامەی کرد بەکراوەیی لە بەرنامەی بەکراوەیە میوانداری وەزیری پلاندانانی هەرێم نازانن کانستان لەسەر چه ئەساسێدارێت ئەو هەموو گەنجە بەڕاستی لە خۆرئاوا لە ڕۆژئاوا گەورەترین ینی لە وڵاتی ئێمەیە گەورەترین تاقەی مرۆییمانەیە ینی سەروەتێکی مرۆیی لە وڵاتانی ئەو خۆرئاوا بەڕاستی گەنج کەمە تاقەی مرۆیی کەمە لە وڵاتی ئێمەیە تاقەیەکی مرۆیی زۆر هەیە بەبێ کار بەبێ ئەوەی بەکاری بێن ئەو تاقە زۆرەی کە هەمانە بەڕاستی سپاس دەکەین بەڵێ سپاس بۆ مامۆستا نزار لە هەڵەبجە بڵێ ڕۆهێڵ لە هەولێر سڵاو لێ بێفەرموو کە دوا پەیوەندیە بەڵێ ئەم کاتت باش بەڕێت زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش مەمنون دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەر چاوەڕێی بەرنامەکە بەڕاستی چاوەڕێیەکی دوانە هیوادارم حکوومەتی هەرێم بە بڕیارێکە داوە بۆ قوتابیە پیشەیەکان کە لە قوتابخانە پیشەیەکان تەواو دەکەن ئەگەر بێت و قوتابیە پیشەیەکان لە پەیمانگا و زانکۆهێلیەکان وەرنەگیرێن ئەوە ناتوانن هیوا ئاواتەکانی خوان بێن نزیک هیوادارم کە مافیان نەخوێت و بێبەش نەکرێن لە مافیان و داوایەکاری لە بەڕێستان هەیە و دەمەوێت بەڕاستی هەموو تەوەرەکانتان جوانن بە هیوادارم تەوەری داهاتوتان لەسەر بودجەی هەرێگرتن چونکە ئەوە ساڵێک بەنیوەی دەبێت تا ئێستا بوو دەپەسە نەکراوە زۆر سپاس و زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک ڕۆهێڵ لە هەولێر بەڕێزان دیارە زۆربەی پەیوەندەکان زۆربەی بەشداروان باسن لەوە کە وە خۆیان دەڵێن ئەم خوێندکارانە مەغدورن و باس لەوە دەکەن کە بە شێوەیەکی باش گرنگی نەدراوە بە خوێندنی پیشەیی هەروەها مامۆستا نزار لە هەڵەبجە باس لە گرنگی پێدان بە وزەی گەنجان و وزەی مرۆیی دەکات لە هەرێمی کوردستاندا دەڵێت ئێمە نەمانتوانیوە کە گرنگی پێ بدەین لە بەرامبەردا دیارە وەک گوێمان لێبوو مامۆستا کەمال نووری کە بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانی ئاماژەی بۆ داوە کە لەگەڵ ئەو نووسراوەدا نەبووە بەڵام لەبەر ئەوەی فەرمانبەری ئەو وەزارەتەیە ئیمزای نووسراوەکەی کردووە تا ئێستاش بڕیارەکە دەرکراوە تا بەڵام تا ئێستا بە کردەوە جێبەجێ نەکراوە هیوادارم توانیم بێتمان ڕاجیاوازەکان کۆکەینەوە لەم بەرنامەی خۆتان مایکی خەڵک هەرچاد و بەختەوەربن.